چاکو باشن یەک دنیا خەبەری هونەری و ترەندی گەرمم پێ ئێستا بە خێرایی پێت دەڵم زۆریشی ناوێت چەند خولەکێکی کەمە پێشەم شتێک با هەواڵێکی خۆشتان پێ بڵم هەواڵە خۆشەکە ئەمەیە ئەو دەنگە ڕەسەن و کوردی ساڵانێکە جۆمالی نەبووە نیازی هەیە بگەڕێتەوە دەزانن کێ دەڵم هونەرمەندی گەورە و بەناوبانگ مەزهەری خاڵقی لە ڕێگەی مایکی 964 ئەو نهێنی ئاشکرا کردو وتیشی زۆر بیری گۆرانی وتن دەکەم مامۆستا وڵای ئێمەش بیری تۆ دەکەین و بەڵکو خوار بێت و ئەو ئاواتەی تۆ ئێمەش بێتە دی الحەمدوللا بەنسبەت سن و ساڵم ڕازیم خراپ نییە شکر بۆ خوا وڵا بیری ئەەکەم بەڵام بەداخەوە ساڵ لە ماڵ و خاڵی خۆماتمەجد دەرەوە ئیتر نەمتوانی بەکاری خۆم بکەم بەڕاستی ئەوەش یەکێ لە ئارزوەکانمە ئینشاڵڵا بە لەم کاری ئەرسی توت خلاص بێ شاید بگەڕێمەوە سەر ئەو ڕۆحەی کە کورد هەمیشە ئاواتی پێوەکو گۆرانی کوردی اینجا بابێ مەسەر باقی هەواڵەکانی تر کۆتایی ساڵە هونەرمەندانیش منافەسەی گۆرانیانە و هەمویان دەیانێ ببنە ترندی سەری ساڵ و کریسمس جاکی ئازابێ و گرەوەکە بێتەوە نەوید زەردی لالالایەتی و بانەش دەمەدەی کوردێنێ و لە پڕژدەی کاتەوە بە ئینگلیزی لەولاوە سەنا بەرزنجی منەتی بەوەزعەکە نەما و دەڵێت جابڕۆ عەزیز وێسیش لە ئەمریکاوە بۆ کوڕە کوردی دەڵێ میران عەلیش هاوارێتی و دەڵێت تەنیایی بەسە لەملاش کیژان ئیبراهیم خەیات لەگەڵ زیرەکی دەستکرد بۆ ڕۆڵەی کوردی دەڵێت و ئەوەی وتم هیچ سیر نییە ناونیشانی گۆرانەکانە لەمە دوا هەر ڕۆژی لەدایکبوونی خۆتان و ئازیزەکانتان بوو گوێ لە عەرەبی و ئینگلیزی مەگرن نەوید زەردی بە کوردی جەوەکەی بۆ خۆشکردن و دەڵێ لالالا ئێمە پرسیمان کاک نەوید فکرەی لالالا چی بوو پێوتین دەیەوێت بۆ ڕۆژی لەدایکبوونەکانمان چیتر گوێ لە گۆرانە بیانەکان نەگرین چەند جیلە و جیلەکەی داهاتوش ئیتر با کوردی بێ کوردی هەر ئەمە نیە پێش 7 ساڵیش پیرۆزەی بۆوتن بانەشیروانیش هەر بڵاوی دەکاتەوە و تەواوی ناکات لە کوردیەوە بۆ ئینگلیزی و لە ئینگلیزیەوە بۆ کوردی هێشتا هەفتەیەک نابێت تیزەری گۆرانی بڕواناکەمی بڵاو کردوتەوە تیزەری بەرهەمێکی تری ئینگلیزی بڵاو کردوتەوە بەڵام خوا هەڵناگرێ بڕواناکەمی بۆتە ترند و برینی دڵی هەرچی عاشقە کولانێتەوە دەچیتە تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و سناپ هەر ئەمێ جا دەردی عاشقان و دڵشکاوەکان نابڕێتەوە سەنا بەرزنجیش ئەمجاریان دەڵێت جابڕۆ گۆرانەکەشی بۆ خۆی و ئەو کەسانەیە کە ترسی لە دەستدانیان هەیە و بەجیان دێڵن ئەرێ بەڕاست تۆش کەس بەجێ هێشتویت کوڕەواز لە عاشق و دڵداری بێنن گوێ لە عەزیز وێسی بگرن و سەرچۆپی بگرن لە ئەمریکاوە کلیپێکی بۆ کردوون کە تێچۆکەی زیاتر لە 20,000 دۆلارە ناوی کوڕە کووردە عەزیز وێسی بە 964 وت هەموویم لە گیرفانی خۆم داوە زۆر پرۆفیشناڵە ئادی بزانین بۆ ئەم سەری ساڵە دەوانهێنێتە هەڵپەرکێ ناوی کلیپەکە یاخۆ گۆرانیەکە ناوی کوڕە کووردە لە ئەمریکا کلیپم کردووە لەگەڵ سپیدە هەموو ئەرکی بەرەمهێنانی کلیپەکە کە 2 دەفتەر و 20 وەرەقەیە هەموو لەسەر خۆم بووە و هەر گۆرانی نییە ئەم هەفتەیە 2 فیلمی کوردی نوێ لە سینەماکان نمایشکران زارەیە کە کۆمەلگا هۆشیار دەکاتەوە لە مادەی هۆشبەر مەحسا پێکەنی کە ناوی یەکێکی ترە لە فیلمەکان و بۆ گەیاندنی خەمەکانی ژنی کوردە بە جیهان من واناڵێم دەرهێنەرەکەی وا دەڵێت کە هەرخۆی پاڵەوانی فیلمەکەی و دەڵێ ئەگەر دەتانێت پێ بکەرن وەرن بۆ سەیری مەحسا حەزەکەم خەڵکی کوردستان پشتگیری سینەمای شەریف بکەن سینەمای ڕەخنەئامێز سینەمای بێپاڵپشت بەو شێوەیە ئێمە ئەتوانین هەنگاو بنین و قسەکانی خۆمان هەم بە گوێی هەموو کوردستان بگەینین و هەم بە گوێی دەرەوە بگەینین حەزەکەم بێنە هۆڵی سینەما لەگەڵ مەحسادا پێ بکەنن ڕاوستن ماویەتی لە دۆکیش فێستیڤاڵی سینەما بوو 8 ڕۆژی خایاند و 107 فیلم نمایشکران و هەرچی ئەکتەر و کەسایەتی خۆمان و عەرەبی و بیانی و تورکی و فارسیش بوو کۆی کردبوو و خەڵاتی پێدەدان ئیلهام شاهینیشان هێنا بوو خەڵاتیان پێبەخشی و پیاسێکی دۆک و هەولێریان پێکرد و ناردیانەوە جەوەکەشی پێخۆش بوو زۆری پێنەچوو یەکسەر گەیشتە مەککە و عەمرەی کرد کچە عەجول و هار و هاجەکەی خۆشمان بۆ سەری ساڵ سوپرایزی هەیە و هێشتا لە تاقیکردنەوەدایە بە شەرمیشەوە دەڵێ بەسە حەیام چوو ئەوەندە باسی دڵم کرد یەک کۆڵ هیواشی پێوتی خۆر ئاوا دەبێت بەڵام لە بیری مەکەن هەر هەڵدێتەوە وڵی دووسێ کاری نوێم دروست کردووە بەس ئەوەنە حەزەکەم خۆم تاقیکەمەوە ساوندی نوێ بدۆزمەوە تاوەک ڕێگەیەکی نوێ بدۆزمەوە کە بڵێم ئەمە 100% منم چەند گۆرانێکی نوێم دروست کردو بۆ سەری ساڵ بڵاویکەمەوە وا بڕوات ئیشەکە ئاسانتر دەبێت و زیرەکی دەستکرد ئاواز و موزیکی بۆ گۆرانێکی نیشتیمانی کیژان ئیبراهیم خەیات داناوە بە ناوی ترۆپکی ڕزگاری و پڕ لە هەستی کوردانە و دەڵێ ڕۆڵەی کوردم فێری هەوراز و لێژم ڕۆڵەی کوردم فێری هەوراز و لێژم ئەوەندە
بەسە باسی هەمیان بکەم تەواو نابێ ئەها بیرم هاتەوە پەرۆز حسێنیش پەڕاند و زۆر کەمی ماوە فیلمە دۆکۆمنتارێکی دەبینن بەڵام ئەوانەی قسەی ناخۆشتان پێ و تۆ ئاگادار بن دوای بینینی فیلمەکە دەبێت داوای لێ خۆشبوون لە خوددا بکەن من واناڵم پەرواز خۆی وا دەڵێ بۆ ئەم هەفتەیە ئەوەندە بەسە تا کۆتایی هەفتەکەی تر بای بای